کەواتە بەڕێز دکتۆر توانە فەرهاد بەڕێوەبەری چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک لە بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی هەولێر لە ستۆدیۆ میوانمانە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە لەگەڵمان بمێنەوە با بزانین زانیاریەکان لای بەڕێزیان چییە. دکتۆر بەخێر بێ، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. جارێ با سەرەتا ئەو بپرسم بۆچی ناوە ئەم بابەتە دێتە بەر باس و دواتر بێدەنگی لە یەکرێ هیچ کارێکی بۆ ناکرێت. بزانین خراپی ئەم کارتون و زەرفە چییە بۆی کە ئێمە نان و سەمونی تێدا هەڵبگرین. خۆ لە ڕابردووشدا ئەگەر بگەڕێنەوە بۆ زەمانێکی زۆر پێشێستا با و باپیرانیشمان هەر بەو شێوەیە نان و سەمونیان کڕیەوە و نانەوە خانەکان بەو شێوێ زۆر کەم کاتە بۆ زەرفیان بەکارهێنابێ، مەبەستم زەرفی کاغەزە، لایلۆن زۆر بەکار هاتووە. بۆچی ئێستا خەریکن ماوە ئەم مەترسیا هێنەوە بەرباس و دەیدەن بەگوێی هاوڵاتیانە؟ سلااوتان لەبێ، سلااو لە گشت بینەران و بیسەرانی کوردستان 24. ئەوەی ڕاستی بێت ئێمە ڕێنمایەکی تایبەتمان نییە کە شێوازی هەڵگرتنی سەمون و نان بە شێوازێک بێتن، بەڵام ڕێنمایەک هەبوو لە ساڵی 2017 کە دەرچوو. ئەو ڕێنمایە باز لەوە دەکات کە بەکارهێنانی نایلۆن بە هەموو شێوەیەک قەدەغەیە بۆ هەڵگرتنی نان و سەمون. نایلۆن و کارتۆنیش؟ تەنها نایلۆن. لە بڕی ئەوە دەبێتن کە کاغەزی کارتۆنی بەکاربێتن، ئەو زیاتر سەلاماترە و پارێزراوترە. بەڵام ئەو ڕێنمایە گشتاندن کرا بۆ گشت بەڕێوەبەرایەتیەکانی با بڵێن پاراستی تەندروستی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان. ئەمە ساڵی چەند؟ 2017. باشە. ئەو ڕێنمایە زەحمەت بوو لەبەرەوەی کە جێبەجێ بکرێت، لەبەرەوەی کارگەیەکی ئەو تۆی وامان نییە کە ئەم شێوازە کاغەزە کە تایبەتە بە هەڵگرتنی سەمون و نان دروست بکەن. بۆیە جێبەجێ نەکرا پاشان کە مەسەلەی نەخۆشیەکانی کۆڕۆنا تا ئێستا نەمانتوانیوە کارگەیەک دروست بکەین بۆ ئەوەی ئەو کارگە هەبووە، بەڵام بە شێوەی پێویست نەبووە، نەیتوانێت ئەو کەمیە زۆرە کە تەڵەبی لەسەرە دروست بکات. لەبەرەوەی تەنها لە سنووری شاری هەولێر ئێمە بە نزیکەی زیاتر لە 1500 نانەوەخانە و سەموخانەمان هەیە. ئەو خواستی سەمون و نانیش زۆر زۆرە بەخۆوان زانیانی ڕۆژانە ئەگەر سێت زەمیش نەبێتن دوو زەم نان و سەمون میلەتێکی نانخۆر و سەمونخۆری گشتی. باشە دکتۆر پێمان بڵێ جیاوازی چییە ئەگەر ئێمە نان و سەمون لە زەرفا بکڕین یاخود هەڵبگرین لەگەڵ لایلۆنە چ جیاوازێکی هەیە؟ چۆن بزانین خراپە بۆ تەندروستیمان؟ بەکارهێنانی نایلۆن لەبەرەوەی ئەو سەمونە کە دەکردرێت لە سەموخانە و نانەوەخانەکان، ئەو نایلۆنە کە سەمونەکە دەخرێتە ناوی سەمونەکە گەرمایەکی ێزگار زۆری هەیە، ئەو نایلۆنە تەسیر دەکاتن ئەو گەرمایە. هەندێک جار خۆ سەمونەکە ساردا، ئەگەر ساردیش بێ هەمان کارلێک دروست کێشەی نییە، کێشەیەکی ئەو توی نابێتن. بەڵام بەکارهێنانی کاغەزی کارتۆنی کە فەرمانەکە دەرکرابوو لە 2017 جێبەجێ بکرێت بەڵام جێبەجێ نەکرا، زۆر پارێزراوتەیە کە بەکاربێتن، لەبەرەوەی هەم لەبەر سەلامەتی تەندروستی گشتی و لەبەر پاراستنی ژینگەش، لەبەرەوەی نایلۆن چەندەها ساڵی دەوێت تاکو بە تەواوەتی لە ناوچێت، بەس ئەو کاغەزە ئاسانترە بۆ ئەی بەکارهێنانی کارتۆن. ئەها زۆر جارە بینین لە سەموخان و نانەوەخانەکانە کارتۆنی گەورە بۆ چێشتخانە و شوێنە گشتیەکان ئەبرێن، دەکرێتە کارتۆنێکی گەورەوە. ئەمەش خراپەیان ئەوە تەندروستە؟ بەکارهێنانی ئەو جۆرە کارتۆنانە کە بابلێن لە بۆ ڕێستۆران و چێشتخانەکان سەمون و نان دەگوازرێتەوە، ئەگەر ئەو کارتۆنە تەنها تایبەت دروست کرابێت بۆ بە کە تێخستنی کە سەمون و نان ئەوە تەندروستە. ئێوە پێتان وایە ئەو کارتۆنە تایبەتە؟ بینیوتان اینجا سەبەوەکە ئەوەیە کە زۆر جار دەبینین کارتۆن بەکارێکە ئەو کارتۆنە با بڵێن مۆزی تێدا کارتۆنی مۆز بەکارێکە، کارتۆنی مۆز میوە یان پرتەقاڵیان هەر میوەیەکی تر، ئەو کارتۆنە بەکار هاتۆ بۆ مۆز یان بۆ میوەکانی تر چەندین دەرمانی کیمیایی لێدرا، ئەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیەوە. بەڵام ئەگەر کارتۆنەکە کە تایبەت دروست کرابێت بۆ نان و سەمون ئەوە ئاساییە، بێجگە لەوەش کە سەبەتە یاخود سەلە بەکاردێتن کە قماشی خامی لەسەردادێن، ئەوەش هیچ کێشەیەکی نیە، بەس ئەو قماشەکە بەکاردێتن دەبێت ڕۆژانە بشورێتن یا بگۆدرێت. بەڵام با ئەمە بگوازینەوە بۆ ناو ماڵ و خانەوادەکان. ئێمە لە ماڵەوە کاتێک نان و سەمون نەکرین دەکەینە ناو منجەڵی نانەوە، وەنیەم پێوترێ منجەڵینە، هەر منجەڵی نانی پێوترێوەنیە؟ تاو. بەڵام ئەمەش هەر مادێکی پلاستیکە. ئەی ئەمەش خراپ نییە؟ یاخود ئەمە ڕێگات تەندروستیەکەی چۆنە؟ ئێمە لە ماڵەوە چۆن نان و سەمون هەڵبگرین؟ لە ڕووی تەندروستی هەڵگرتنی نان و سەمون نابێت بە تەواوەتی هەوای لێ قەتع بکرێتن، یعنی ئەو شوێنەی کە دادەنرێتن پلەی گەرمیەکەی لە 22 بۆ نزیکەی 30 دەرەجە بێت. ئەو منجەڵە پلاستیکە خراپە یان ناکەتیدا هەڵەگرین چکە زۆرینە لەو منجەڵانەیە نان هەڵەگیرێت؟ ئەگەر خراپ نیە، ئەگەر شوێنی با بڵێن ئەو ژوورش کە تێدا بەکاردێت ینی گەرمایەتێکی پلەی گەرمیەکەی بەو دەرەجەیە بێتن کە مابین 22 بۆ 30 بێتن. بەڵام ئەوەش بۆ چەند ڕۆژێکە بەکاردێت کە سەمون لە ناو ئەو با بڵێ مەنجەڵی سەمونیش کە تێدا بەکاردێتن
تەنها بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ ئەو پەڕی 4 ڕۆژ بەکاربێتن. ئەم سەمون و نانە گەرمە کە ئەیکڕین زۆر جارە حاڵە با بە گەرمی بیخۆین خۆشترە کاتێکینە ناو مەنجەڵە پلاستیکەکەەوە بە هەمان شێوە کارلێک دروستەکات یاخود دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە کارلێک دروست نەکە. ئەکیت بەتاکیت ئەو پلاستیکە کە بەکاردێتن زانستیان بەخۆی ئەوانەی کە بەکاردێت با بڵێن لە وڵاتانی دەرەوە فود گریت پێ دەڵێن ئەوانە هەموو تایبەتە ئەو سەمونە یاخود ئەو نانەیان هەر هەویرکاریە کە دەخرێتە ناو ئەو شێو ئەو کەڤەڕی کە دەکرێتن ئەو گەردیلانی کە لەو پێکاتێدا نابێت بگوازرێتەوە بۆ سەمونێک بەکاربێنین باشترە بۆ هەڵگرتنی نان و سەمون دکتۆر. بەڵێ بۆ هەڵگرتنی نان و سەمون باشتر وایە کە بۆ چەند ڕۆژێک مەبەستێ هەڵبژێریان کە نان و سەمون ئەکری ژەمێک لێ ئەخۆی ڕەنگە بۆ ژەمی دوای تریژ لی بخۆی کەواتە ڕۆژێکی بەسەرا بڕوات ئەمێنێتەوە لە ناو مەنجەڵ نابێت لە ناو سەلاجدا بنرێت دەبێت لە شوێنێکی با بڵێن وشک بێت نابێت شەی زۆر بێت و نابێت گەرم بێت فێنێک بێت دەرەجەی حرارە ما بینی 22 بۆ 27 بێتن و ئەو با بڵێن ئەوەی کە بەکار دێتن کە قماشی خام دەتوانێت لە نایبەکان یاخود سەبەتە هەیە سەبەتەی تایبەت قماشی خامی لەسەر پاشان لەسەر هەڵگرتنی نان و سەمون لە ناو سەلاجەیە ڕێگایەکی ناتەندروستە ناتەندروستە ئەگەر تو هەڵی بگری بۆ چەند مانگێک ئاساییە زۆر هیچ کێشەیەکی نییە ئەویش دەبێت تەخلیف بکرێتن بە نایلۆنی پلاستیک ڕاپی پێ دەڵێن ئەوە لە ناو فرێزەر تەجمید بکرێتن ئاسایە بەکاربێت کێشەی نییە. باشە دکتۆر ئێستا ئێمە مەترسیەکانمانزانی ڕێگا تەندروستەکەشمانزانی بۆ هەڵگرتنەکە بەڵام چۆن ئێوە لە 2007ەوە کە ئەم بڕیارە دەرچووە بە ڕێنمایی بۆ هەموو شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان چۆن ئەوە ساڵی 2022 کە بۆ خۆش دەزانی بە باشی جێبەجێ نەکراوە چۆن چاودێری ئەکەن بۆی ئەم بڕیارە جێبەجێ بکرێت چی ئەکەن بۆی جێبەجێ بکرێت خۆ دەبێ هاوکاری نانەوە خان و سەموخانەکانیش بکرێت بۆی ئەوانش بتوانن ئەم بڕیارە جێبەجێ بکەن. سەرەتا بەکارن ینی ئەو ڕێنمایە کە دەرچوو لە ساڵی 2017 کولفەیەکی زۆر بوو لەسەر خاوەن سەموخانە و نانەوەخانەکان چکە نایلۆن هەرزانترە لەوەی کە قاغەزی کارتۆنی بەکاربێ بۆ فرۆشتنی سەمون و کاڵەکانیان بەڵام ئەو ڕێنمایە لەبەرەوە جێبەجێ نەکرا یەکەمیان کارگەی وامان نەبوو کە ئەو کەمیە زۆرە دروست بکات بە پێی خواستی هاوڵاتیان بێتن کە ڕەزامەندێکی زۆری لەسرە هەروەکو گوتمیانی بە نزیکەی زیاتر لە 1500 نانۆخانە و سەموخانە تەنها لە سنووری شاری هەولێر هەمانە بێجگە لە ئەتراف کە با بڵێن لە شەقڵاوە و تاک و حاجۆ مەران و بارزانەوانەوە تەنها شاری هەولێر 1590 سەموخانە و نانۆخانەمان هێوانەی کە مۆڵەتیان هێشتا مۆڵەتیان دەرنێناوە لەبەر ئەوە کە ئەو کارگەیە لێرانە کە هەبوو لە توانای ئەوەدا نەبوو ئەو کەمی زۆرە چی کردو بۆی هاوکاریان بکات تاکو ئێستا هیچ شتێک نەکراوە تاکو ئێمە لە بەڕێوەبەرایەتی کاروباری پاراسی تەندروستی چاودێری تەنگ سەلامەتی خۆراک تیمەکانمان ئەوانەی کە با بڵێن سەردانی ئەو شوێنان دەکەن سەموخانەیە یاخود نانەوەخانەکان هەموو کات هۆشیاریان دەکەنەوە و ڕێنماییان پێدەدەن سەبارەت بۆ شێوازانەی کە تازە باسم کرد لە هەڵگرتنی دکتۆر وەنیە تەنها ڕێنمایی و جێبەجێکردن مەرج نییە ینی دەبێت حکوومەت و لایەنی پەیوەندیدار هاوکاری نانەوە خان و سەموخانەکانیش بێت بۆ ئەوەی ئەم زەرفە پێویستی کە بەڕێز داماژەی بۆکەی لە بەردەست ئەوان نابێت و بێدا بە کڕیارەکانی وەنیە هیچ هەنگاوێک دراوە بۆ ئەوەی کە کارگەی تایبەت بکرێتەوە یاخود ئەو کارگانە زیاد بکرێت بۆی کە ئەو ڕێژە پێویستی نانەوە خان و سەموخانەکان پێویستیان لە بەردەست تاکو ئێستا هیچ خەبەرێکیان پێ نەگەیشت کە کارگەیەک تایبەت بە و ئێوە هەوڵتان نەیەوە ئەم بابەتە باسەکەی ئێمە باسمان کردو لەگە وەزارە بێجگە لەمە ئێستا وەزارەتی تەندروستی سەرقاڵی دەرهێنانی ڕێنمایەکی تایبەتە بە دلیڤەریەکان ئەوانەی کە خواردن دەگوازنەوە لە بڕی ئەوەی کە خواردن و با بڵێن دلیڤەری دەکەن تاکو ئێستا دەرنێتەوە قەڕای لە سەنە لەو پێمان بڵێ ڕێنمایەکە چییە؟ ڕێنمایەکە لیژنە پێکهێنراوە لە وەزارەتی تەندروستی سەبارەت بە و جۆری گواستنەوەکەیە جۆری گواستنەوە بە شێوازێک ئەو سندوقەی کە هەیە بەتاکید ئەوانەش هەموو ڕێنمایی دەردەچێت لەو نزیکانە ئینشاءڵڵا بێجگە لەوەش کە ئەو باسی کە ئەمڕۆ داتان نابوو لە کەناڵەکەتان جێگای بەیاغدانە تایبەت بەوەی کە سەمون خانە و نانەوەخانەکان بە شێوازێک نان و سەمون بگوازنەوە بۆ چێشخانە و ڕێستانوانی ئەمانە با بێتە دوا پرسیارەمانە هەمووی ئەرک بێ لەسەر هاوڵاتیان بەبێ ئەوەی حکوومەت هاوکاریان بکات بەتاکید ئەگەر کارگەیەکی وا بنیاد بنرێتن لە شاری هەولێر بەتاکید کارگرانی لەسەر هاوڵاتیان و لەسەر کاسبکارانیش کەم دەکاتەوە. ڕێز دکتۆر توانە فەرهاد بەڕێوەبەری چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک لە بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی هەولێر سوپاس بۆ زانیاریەکانە سوپاس بۆ ڕێنمایی زۆر سوپاس دەستخۆشمان.